دیارە لەسەر پرسی کۆمیسیۆن و ئامادەکاری و ڕێکارەکانی کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی هەرێم و پێویستیان بەچی دەبێت کۆمیسیۆن بە شێوەیەکی گشتی و پاکردنەوەی تۆماری دەنگدران ئەو کاتێکە لە بەردەستدا کە وا بڕیار بۆ مانگی دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەو کاتە کافیە یعنی ئەگەر تەنها لە مانگی دێژانە بێت دوا بخرێت چەند مانگێک ئەو کاتێکە لە بەردەستا ماوە کۆمیسیۆن دەتوانێت ئامادەکاریەکان بکات ڕێکارە یاساییەکانیان گۆڕنی دەستەی سەرۆکایەتی دەزانکەوا دەکەی بەسەر چووە ئەمانە پێویستی بە هەنگاوی جدیە لەسەر بابەتانە من میوانێکم دەبێت گفتوگوی زیاتر لەگەڵا دەکەم میوانەکەم بەڕێز نێوزا ساڵحە کە بەڕێزیان ڕاوشکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان لە ئەنجومەنی سەرکردایەتیەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستەخۆ لێرە لە ستۆدیۆ میوانی منە کاک نێوزات زۆر سپاس بۆ ئامادەبوونت ئەگەر بڕیار درا هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەو کاتی کە پێشتر دەی دەبوو دەی 2022 هەڵبژاردن ئەنجام بدرێت ئەو کاتی یەکی دەبوو بەڵێ ئەو کاتی کە لە بەردەستا ماوە کاتێکی بەس و کافیە بۆ ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردن یان پێویستیان بە کاتی دیکابێ زۆر سپاس بۆ ئەم دەرفەتە فڵاو لە بینەرانی بەڕێز هەڵبەتە جەنابتان دەزانن کە سێ کۆبوونەوەی پێشووتر کرا لە سێ کاتی جیاوازە لە مانگی ڕابردوودا سێ کۆبوونەوە بەڵێ کە لە کۆبوونەوەکان بەڕێز جەنین بلاسخارد نوێنەری نەتەوەی گرتوەکان ئامادەی کۆبوونەوەکان بوو و گزارشتەوە کرا کە وادەی هەڵبژاردنەکان دەستنیشان بکرێت ئەوە بۆ بەڕێز سەرۆکی هەرێم مەرشومی دەرکرد و سەرۆکی حکوومەتی ڕاستپارت کە لەگەڵ کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی و ڕاپرسی هەرێمی کوردستان ڕێک بکەون لەسەر ئەوەی وادەی هەڵبژاردنەکان وەکو جەنابەت فەرموود لە یەکیدا دانرا کە ئەم هەڵبژاردنە ئەنجام بدرێت بەڵام پێوەرێکی زانستی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێم هەیە کە هەر بۆ خۆی کۆمیسیۆن 6 مانگی پێویستە بۆ ڕێکارە یاساییەکان و ڕێکارە هونەریەکان بۆ تەواوکردنی کارتی دەنگدان بۆ ڕێخستنی لیستی دەنگدەران بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ ڕێخستنی لیستی کاندیدەکان کۆمەڵی ڕێکاری یاسایی و هونەری هەیە کە کۆمیسیۆن لانی کەم 6 مانگی پێویستە تەنانەت ئەگەر بە میکانیزمە کۆنەکەش بێت سیستمە کۆنەکە کە بازنی بوو بەدڵنیایەوە ئەم کاتەی هەر پێویستە جەنابتان دەزانن کە ئێستا ئەو ماوەیە چەند مانگێکی ڕۆشتووە و مانگی دا زۆری نەماوە بۆیە کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی ناتوانێت لەم وادەیەدا بە هیچ شێوەیەک ئەم هەڵبژاردنە ئەنجام بگەێنێت لەبەر کۆمەڵێک هۆکار یەکێک لەوانە ئەوەیە هەر کۆمیسیۆن خۆی ماوەی تەمەنی بەسەر چووە کە 2 ساڵ زیاتر تێپەڕی کردووە بەسەر تەمەنیدا و ئەبێ لە پەرلەمانی کوردستان بە یاسایەک جاری کە یان ئەم کۆمیسیۆنە تەمەنی بۆ درێژ بکرێتەوە یاخود ئەوەتە کۆمیسیۆنێکی کە دەربچێنرێت و نوێنەری لایەنەکانی تێدا بێت بە هەر میکانیزمێک دەیکەن ئەوە ئایندە دەیزانێت هەروەها کۆمەڵێک گرفتی تر هەیە لە بابەتی هەڵبژاردنە کە گزارش لەوە دەکات کە ناتوانرێم هەڵبژاردنە بەم پێودانگە بکرێت کە جەنابەت ئەفەرمید ئەوانە یاسای هەڵبژاردنەکان یان یەکێک لەوانە یاسای هەڵبژاردنەکانە یاسای ژمارەیەکی ساڵی 92 کە ئەم یاسایە 30 ساڵە دەرچوێنراوە 5 خولی هەڵبژاردننی پێ ئەنجام دراوە ئەم یاسایە لە بنەڕەتدا لە 61 مادە پێکهاتووە و 7 دەواازەیە کێشەی ئەم یاسایە ئەوەیە کە ئێستا نەوەیەک پێگەیوە تەمەنی 30 ساڵە ڕەنگە خوێندنەوە بۆ ئەم یاسایە قورس بێ بۆ ئەو کە پێی وابێت ئەم یاسایە لەگەڵ ئەم سەردەمەدا لەگەڵ زانستی هەڵبژاردندا لەگەڵ گونجاندنی میکانیزمی هەڵبژاردن و سیستمەکانی هەڵبژاردندا ڕەنگە گونجاو نەبێت پیان وایە ئەم نەوەیە پێی وایە کە پێویستە یان یاسایەکی تازە دەربچوێنرێت یان ئەگەر فریان ناکەون پێویستە هەمواری هەشتم بکرێت چونکە حوجار ئەم یاسایە هەموار کراوەتەوە کە ئێستا پێویستە هەمواری هەشتم بکرێت ئەگەر هەمواری هەشتمیش بکرێت دیارە کۆمەڵێک مادە و بڕگەی تێدایە کە بەڕاستی ناگونجن لەگەڵ سەردەمدا کۆنن ئیستا ناکرێت مادە بە مادە بینە سەری باسییان بەڵام گرنگترینیان ئەوانەیە بۆ نمونە عنی مادەی 29 بۆ نمونە 21 ببورن لە چەند فەقەرەیەکی باسی ئەوە ئەکات کە کاندید تەنها بۆی هەیە بزانێت بخوێنێتەوە بنووسێت کە ئەمە یعنی بەڕاستی ئەندامی پەرلەمان تەنها بزانێت بخوێنێت ینی کەواتە کەسێکە بێئاگایە لەوەی کە چۆن ئەتوانێت ئەندام پەرلەمانە گزارش لە مافەڕەوەکانی خەڵکی کوردستان بکات لە دەنگدەرەکانی بکات کە ئەو تەنها خوێندەوارێکی سەرەتایی هەبێت دیارە ئەندامی پەرلەمان دەبێت لە لیژنە یاساییەکانە پسپۆر بێت یعنی لیژنەکانی پەرلەمان پێویستی بە خەڵکی پسپۆرە کە هەر لە بوارێکدا گرفتەکانی هاوڵاتیان لە تەنگەژەکانی هاوڵاتیان لێکۆڵینەوە بکرێت و قائیدی مەدانی بێت یعنی ئەندامی پەرلەمان دەبێت سەرکردەی مەدانی بێت بەردەوام لە نێو خەڵکە بگەڕێت بزانێت لەکوێ گرفتێک هەیە کێشەی خوێندکاران چییە کێشەی ژنان چییە کێشەی جوتیاران چییە لێکۆڵینەوە لەمانە بکات ئەگەرنا تەنها لە هۆڵێکی پەرلەمانە دابنیشێت و کۆبنەوە بکات ئەمە پێی ناوترێت باشە کاک نەوزاد کاکشوان باسی لەوە کرد کە یەکێک لە ئەو ڕایانی کە پێیان باشە کە باسی لێوەکرێت و هەندێکە لە بەردەم بابەتەکە و پرسیال بژاردننیش دەکرێت دەستەی سەرۆکاتی کە ئێساوا دەکەیان بەسەر چۆ پێویستە
دەستێکی سەرۆکایەتی دیکە هەڵبژێردرێتەوە و دەستنیشان بکرێتەوە ینی دەشێت گۆڕانکاری لە یاساکەدا بکرێت ئەم دەستی سەرۆکایەتی وەکو خۆی بمێنێتەوە لە نێو گۆڕانکاریەکانە ئەمان دەگرێتەوە خۆیان بمێنن و کێشێک دروستە بێت خۆی ئەگەر کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان و ڕاپرسی هەرێمی کوردستان هەڵبۆشێتەوە دەبێت کۆمیسیۆنێکی نوێ هەڵبسێت بە چکە ئەم کۆمیسیۆنە ماوەی بەسەر چووە بە هیچ شێوەیەک ناتوانێت دەبێت ئەم کۆمیسیۆنە هەڵبۆشێتەوە کۆمیسیۆنێکی نوێ دابنێن لەسەر هەر میکانیزمێک دەیکەن لایەنەکان و کوتم ئایندە دەیزانێت چۆن دەیکەن بەڵام ئەتوانرێت ئێستاش تەمەنی ئەم کۆمیسیۆنە لە پەرلەمانی کوردستان بە یاسایەک تەمەنی درێژ بکرێتەوە 6 مانگە ساڵێکە 2 ساڵە ئەوش دیسان و پێویستی بە یاسا بە پەرلەمانەوە پێویستی بکاتەبێتەوە پێویستی بە کۆبنەوەی پەرلەمانە لیژنەی یاسایی پەرلەمان دەتوانێت تەمەنی ئەم کۆمیسیۆنە درێژ بکاتەوە بۆ ئەوەی بەڵام بەڕاستی حەقەیە بە مەرجێک بێت تەنها ئەم پرۆسی پێ ئەنجام بدرێت واتە پرۆسی هەڵبژاردننی ئەنجومەی نیشتمانی کوردستان پەرلەمانی کوردستانی پێ ئەنجام بدرێت دوای ئەوە ئەم کۆمیسیۆنە بەڕاستی یا ئەوەتە حل بکرێت کۆمیسیۆنێکی نوێ تازەکردنەوە نابێت چکۆ ئێمە لە بیرمان نەچێت ئەگەر خوالی خۆش بوو مامی گەورەمان دەیفەرموو ناکرێت پەرلەمان تەمەنی خۆی درێژ بکاتەوە بەڕاستی بکات یان کە دەڵم پەرلەمان پێویستە هەموو کۆمیسیۆنەکان لەبەرەوەی تۆ کە پەرلەمان تەمەنی خۆی درێژ کردەوە واتە ئەو شەرعیەتی کە لە دەستداوە بۆ خۆتی جاری کە بە خۆتی ئەدەیتەوە کە ئەمەش پێچەوانی دیموکراتیە پێچەوانی ڕوتی دیموکراتیە لە کوردستانە پێچەوانی ئەو پرینسیپەیە کە ئێمە کاری لەسەر دەکەین و هەڵبژاردننی پێ دەکرێت باشە کاک نەوزاد لەسەر نەخاڵە ناکۆکەکەی نێوان حیزب سیاسیەکان بوونێتە دووبەرە لەسەر پرسی فرەبازنی و یەکبازنەیە جیاوازی ئەمە چییە ینی بۆچی بۆتە خاڵی ناکۆکیە بەتەنها هەر ئەوە نییە ینی پێنج خاڵی خاڵە گرنگەکە بەڵێ پێنج خاڵی سەرەکی هەیە هەمواری یاسای هەڵبژاردنەکان وەکو پێشتر باسم کرد فرەبازنەیە لە یەکبازنەیەوە بۆ چواربازنەی ئەوەی جەنابەت ئاماژەت پێ ینی منطقی تێدا نییە هێوی خان ئێمە لە هەڵبژاردننی پێشووی عێراقدا لە هەڵبژاردننی دەیدا ئێمە بینیمان عێراق لە یەک بازنەی هەڵبژاردنەوە کرایە 83 بازنەی هەڵبژاردن کە هەرێمی کوردستانیش 12 کرایە 12 بازنەی هەڵبژاردن ئێمە ئێستا بۆچی پێمان یعنی ئەوەمان پێ باش بوو تێمان پەڕاند کە عێراق هەرێمی کوردستانی کردە 12 بازنەی هەڵبژاردن بەڵام ئێستا هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان بە یەک بازنە بکەین کە ئەم سیستەمە زۆر کۆنە بەڕاستی بۆیە ئێستا قسەکە لەسەر ئەوەیە یعنی زۆرینی ڕێی لایەنەکان و تقریبا تەفاومێکی شەیە لێک تێگەیشتنێک هەیە تا ڕادەیەک کە هەرێمی کوردستان بکرێتە چوار بازنەی هەڵبژاردن باشە کاک نەوزاد فرەبازنیەکە چ گۆڕانکاریەک لە هەڵبژاردنەکانی دیکە دەهێنێتە ئاراوە و ئەو پرسی کە بە بەردەوامی لە هەڵبژاردنەکاندا کێشەی سەرەکی خەڵکە کە دەستکاری دەنگەکانیان دەکرێت کە ناوی مردووان دێتەوە تۆمارەکان خاوێن نییە لەسەر دەنگدانی تایبەت بە هەمان شێوە کێشە دروستە بێ یان و کەسانی کە ناویان نایەتەوە لە نێو هەڵبژاردنەکانە ناویان تۆمار ناکرێت ئەمانە چارەسەر بێت بە سیستمی فرەبازنی ئەمانە هەمووی چارەسەر بێت بە مەرجێک دەنگدەر خۆشی بەڕاستی ئەو نەهۆشیاری هەبێت کە ینی ساجەنابەت فەرمووت ناوی نایەتەوە ئەو دەنگدەرێک کە ناوی نایەتەوە بێگومان هەڵبژاردننی پێشووتر نەڕۆشتووە بەشداری نەکردووە لە پرۆسی هەڵبژاردندا بۆیە ناوی نییە یاخود ناوی ینی کاندید هەبووە ناوی نهاتوێتەوە لەبەرەوەی پێشووتر پێشووتر بەشداری پرۆسی هەڵبژاردنەکانی نەکردووە کە ئەمە خاڵێکی یەکجار گرنگە پێویستە دەنگدەریش بۆ خۆی هۆشیار بێت کە هەڵبژاردن هەم ئەرکە و هەم مافی تۆ ممارەسی ئەم مافی خۆت ئەەکەی نوێنەرێکی ڕاستەقینەی خۆت هەڵدەبژێریت و دەچێتە سەر سندوقەکانی دەنگدان خوازیاری بیرروڕای خۆتە ئەم کاندیدەی کە تۆ هەڵی دەبژێری بۆ ئەوەیە کە شەڕکەری ڕاستەقینەی تۆ بێت لە پەرلەمانی کوردستان و بتوانێت قسەیەکی خێر بۆ میلەتی کورد بکات بەنسبەت دوو شتی جیاوازە ئەوەی جەنابەت فەرمووت بەنسبەت فرەبازنەیەکە و ئەهمیەتی فرەبازنەیی ئەهمیەتی فرەبازنەیی بایەخی فرەبازنەیی لەوەدایە کە لە فرەبازنەییدا یعنی جوگرافیای هەڵبژاردن دابش ئەبێت کە غەدر لە نوێنەری قەزاکان ناکرێت یاخود لە نوێنەری ناحیەکان ناکرێت بۆیە تۆ جوگرافیای هەڵبژاردن ئەگەر دابش بکەی بەسەر هەموو ناوچەکانە نوێنەری شوێنەکان بە یەکسانی بەشداری کۆی پرۆسەکە ئەکات نەک تەنها لە سنتەری شارێکدا 26 یاخود 25 نوێنەر دەربچێنرێت بەڵام هەر لە هەمان شاردا نوێنەری قەزاکەی تێدا نەبێت بۆیە لە فرەبازنەیدا عەدالەتێکی جوگرافی تەواو بەدی دەکرێت وەک ئەوەی کە لە یەک بازنەی گۆڕانکاری لە دەنگی پێکاتەکانی شا دەکرێت دیارە دەنگدەرانی جیاوازانەیە لە شار و ناوچە جیاوازەکانی هەرێمی کوردستان ئەوەی وەکو خۆیان باسی لێوە دەکەن لایەنە حیزبە سیاسیەکان کە ئەم غەدرە لە شارەکانی ترکراوە پێکاتەکان لە شارەکان بە شێوەیەکی گشتی دابش بوون بەڵام ناتوانن دەنگ بن بە کاندیدی خۆیان لە شار و ناوچە جیاوازەکاندا سیرکە هێوی خان ینی ئێمە سەیری پەرلەمانی عێراق بکەین لە کۆی 329 کورسی عێراق 9 کورسی بۆ پێکاتەکان داناوە بۆ کۆتاکان داناوە
بەراوردی بکەین بە پەرلەمانی ژمارەی ئەندام پەرلەمانی کوردستان کە 111 کەسن ئێمە 11 کۆتادانراوە بەڕاستی ئەگەر بەراوردی ژمارەی پێکهاتەکان بکرێت بەراوردی پێکاتەکان بکرێتی هەرێمی کوردستان و هی عێراق ڕەنگە جیاوازێکی زۆریان نبێت یعنی 9 بە 11 لە بەراورد بە 111 جیاوازەکە لەوەدا بەڵێ طبعا ئەمە ئێمە ناڵێن زیاترە یاخود قسە لە سەرکەمکردنەوەیان ناکەین کاکشوانیش باسی کرد بەپێی ڕێژەی پێکاتەکان لە هەرێمی کوردستانە بە گوێرەی ڕێژەی پێکاتەکان کە نوێنەری ڕاستەقینەی پێکاتەکان بن نەک خەڵکێکە لە بری ئەوان دەنگ بدات یاخود کادری لایەنێک لە بری ئەوان دەربچێنرێت ئەمە ڕەنگە ڕوویدا بێت بڵێ بە دڵنیاییەوە بۆیە دەکرێت ینی پێکاتەکان مافی خۆیانە و ئێمە لە مەدرسەی یەکێتی نیشتمانی کوردستاندا جەنابی مام جەلال هەمیشە پشت و پشتیوانی ئاین و ئاینزا و نەتەوەکانی تر بووەوە لە پەیڕەوی یەکێتی نیشتمانی کوردستانیشا بایەخ بەم بابەتە دراوە و هیچ لاریەکمان لەوە نییە بەڵام ئێمە قسەکەمان لەسەر ئەوەیە کە نوێنەری پێکهاتەکان دەبێت نوێنەری ڕاستەقینەی پێکهاتەکان بێ بەڕاستی و دابشکردنی ئەم پێکهاتانەش ئەوەی جەنابەت ئاماژەت پێەیە لەسەر ئاستی پارێزگاکان بێ بۆ ئەوەی مافیان نەفەوتێ بەڕاستی خۆیان ڕەیان چ لەسەر بابەتە کۆبنەوەکان چاوەڕێکرێت لەگەڵ ڕای زۆری نیابن ئەوانیش کۆبنەوەکان لەسەر ئەم بابەتەش بەردەوامیان هەیە و هەر ئەمڕۆژ ئەو کۆبنەوە گرنگە هەیە دەبێ ئەوانیش بەڕاستی تەفاهمیان هەبێ و لێک تێگەیشتنیان هەبێ بۆ ئەم بابەتە کە لە بەرژەوەندی خودی پێکهاتەکان بێت بۆ ئەوەی نوێنەی ڕاستەقینەیان مافی نەفەوتێت و هیچ کەسێکی کە بە ناوی ئەوانەوە نەتوانێت دەخالەتی ئەو بابەتە باشە کەواتە بڵین خلاصی کەلام کۆتایی قسەکان ئەمانە بێ ئەم هەڵبژاردنە لەم ساڵاکرێ لە 2022 لە 2022 زەحمەتە بکرێت نەخێر زەحمەتە بە هیچ شێوەیەک احتیمالە بکەوێتە بەهاری ساڵی ئایندە کە ڕەنگە ئەم جەوەکەی باشتر بێت هەم دۆخەکە خەڵکی ئاسایی ببێتەوە خۆشتان دەزانانی ینی بارودۆخی کوردستانیش پێویستی بە هێوربوونەوە هەیە پێویستی بەوەش هەیە کە لایەنەکان هەر ئەمە نییە ینی ئەم کۆمەڵە خاڵە نییە کە من و جەنابەت باسمان کرد ینی هەڵبژاردن بۆ خۆی دۆخێکی ئاسایی پێویستەوە پێویستی بەوە هەیە کە دەنگدەر لەگەڵ سندوقەکانی دەنگدانە ئاشت بکرێتەوە کە ئێستا دۆخێکی ناهەموار لە هەرێمی کوردستان بەرۆکی هەرێمی کوردستان و عێراقیشی گرتووە باش دەمەوێت لەسەر پرسیەوەی کە ئەوەی کە باسی لێوە کرد دەنگدەران لە دەیدەیە بۆ هەڵبژاردننی حکوومەتی نوێی عێراق خەڵکێکی زۆر هاوڵات تەنها لە هەرێمی کوردستانە لە تەواوی عێراقا بایکۆتی سندوقەکانی دەنگدانیان کردبوو فرەبازنەی دەتوانێت متمانە دووبارە بە دەنگدەر بگەڕێنێتەوە گۆڕانکاری لە یاساکەیە بەگشتی بە دڵنیاییەوە فرەبازنایی هەم مافی دەنگدەر ڕەچاو دەکاتەوە هەم مافی پێکهاتەکان و هەم مافی کاندیدەکانیش بە یەکسانی دەتوانێت ینی بەیەکێک لە خەسڵەت و خاڵە گەشەکانی یاسای ژمارەی ساڵی 2020 کە هەڵبژاردننی ئەنجومەی نیشتمانی عێراقی بێ ئەنجامدرا ئەوەی جەنابەت ئاماژەت پێەیە ئەوەیە کە تاک بۆی هەیە ئازاد بێت هەم لە دەنگدان هەم لە خۆکاندیدکردن و مافیشی نافەوتێت ینی کۆمەڵێک کاندیدی بێحیزب بێ پشتیوانی حیزب لەم جارەیە سەرکەوتنیان بەدەستێناوە کە ئەمە یەکێکە لە هەرە خاڵە گەشەکانی ئەو یاسایە من زۆر سپاس دەکەم کاک نەوزات کە لە لێرە لە کورسات میوان مامووی ماندوونەبی دووبارە سپاس بە بەڕێز نەوزات ساڵح کە بەڕێزیان ڕاوێژکاری کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بوون لە ئەنجومەنی سەرکردایەتێکی نیشتیمانی کوردستان ماندوونە بن.